وەفدێکی کێتی نیشتیمانی کوردستان بە سەرکاتی حاکم قادر حەمەدجان و ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی بەڕژەوەندی یەکێتی و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی سەردانی کۆمەڵی ئیسلامی کردو و وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی لەلایەن بەڕێز محەممەد حەکیم کارگەر ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی پێشوازی لێکراوە هەروەها دیاری محەممەد بەرپرسی مەڵبەندی سلێمانی و حاجیکاوە و هەروەها مامۆستا یوسف کارگەری مەڵبەندی سلێمانیەوە پێشوازی لە وەفدەکەی یەکێتی کراوە. ئەجەندای سەرەکی کۆبوونەوەکە بەپێی زانیاریەکان کە دەستی من کەوتووە پرسی گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی عێراقە بەوەی کە کورد چۆن مامەڵە بکات و هەروەها هەوڵوێستیلیان سیاسەکان چۆن بێت و هەروەها باس لەوە دەکرێت کە ئێستاگە قۆڵدان نزان کە وەفدی کورد لە بەغدایە و گفتوگۆ لەسەر پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق دەکەن و بڕێوای لەگەڵ عەلاویە قسە بکەن ئەمە یەکێک لە تەوە سەرەکیەکان و هەروەها یەکێتی نیشتیمانی دەیەوێت لە دوای ڕێخستنەوەی ڕیزەکانی و هەروەها دیاریکردنی هەسەرەوەکانی بۆ لایەنە سیاسەکان ڕوون کاتەوە کە سیاسەتی نوێی یەکێتی چۆنە بێت و بڕای ژوایە دوا بەدوای کۆبوونەوەکە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام بدرێت.